ئایا حەزرەتی ئیبراهیم پەیوەندی بە کورد و کوردستانەوە چییە؟ هەروەها شتێک هەیە بە ناوی ئاینی ئیبراهیمی یا دروستکراوی سیاسیەکانە. لەگەڵمان بن ئەمڕۆ قسە لەسەر ئەم بابەتە گرنگانە دەکەین. زۆرجار لەناو بەتەمەنەکانماندا ئاماژە بەوە دەکرێت کە حەزرەتی ئیبراهیم کورد بووە. جا ئەم بۆ چوونە ئایا هیچ براغێکی مێژوویی هەیە یا هەر قسە و قسەڵۆکی ناو بە تەمەنەکانە؟ هەروها لەم چەند ساڵانەدا ئاماژە بە ئاینی ئیبراهیمی دەکرێت. جەواب بزانین ئەمەش بابەتێکی سیاسیە دروستکراوی ئەم سەردەمەیە یان شتێک هەیە بە ناوی ئاینی ئیبراهیمی لە مێژوودا. لەم بەرنامەیەدا هەنگاو بە هەنگاو دەمانەوێت لەم بابەتە گرنگانە بگەین. قسەکردن لەسەر حەزرەتی ئیبراهیم لە نێوان مێژوونووس و پیاوی ئاینیدا جیاوازی هەیە. لە کاتێکدا کە مێژوونووس پێویستی بە بەڵگەی جیاواز هەیە لەبەرەوەی کە پیشەکەی وا دەخوازێت، بەڵام پیاوی ئاینی تەنها پەرتوکە ئاینەکەی خۆی بەکاردەهێنێت. بۆ نمونە لە تەورات و قورئاندا لە کاتێکدا کە هێڵە گشتیەکان لەسەر حەزرەتی ئیبراهیم هاوشێوەن، بەڵام هەندێک جیاوازیش هەیە. ئەو جیاوازیش لە قسەکردنی پیاوێکی ئاینی موسڵمان و کریستیان و جوودا بەدی دەکرێت سەرەڕایەوەی کە باسی یەک بابەت دەکەن. مێژوونووس دەیەوێت لە دەرەوەی بەڵگەی یەک ئایندا هەموو بەڵگەیەک بەکاربهێنێت بە ئامانجی تێگەیشتێکی هەمەلایەنە و داڕشتنی ناسینێک کە متمانە بکاتێت سەر هەموو ئەو بەڵگە جیاوازانە. بەڵگەکانیش لەسەر حەزرەتی ئیبراهیم هەمە جۆرن: تەورات، قورئان، بەڵگەنامە کریستیانەکان و هەندێک مێژوونووسی ڕۆم و یۆنانی و هەروەها سەرچاوە مێژوویە ئیسلامیەکان. بۆ نمونە ئەگەر هەر سوود لە قورئان وەربگیرێت، ئەوە زیاتر ئاشنای بابەتە گشتیەکان لەسەر حەزرەتی ئیبراهیم دەبین. بەڵام تەورات وردەکاری ژیان و خێزان و قسەی ڕۆژانەی ئاماژە پێدەکات. واتە ئەوانە دوو سەرچاوەن کە دوو لایەنی جیاواز لەسەر ئەو دەخەنە ڕوو. جگە لە پەرتوکە ئاینیەکان، سەرچاوە دێرینە مێژوویە ئیسلامی و جوویی و کریستیانەکان هەندێک وردەکاری تری جیاواز دەدەن لەسەری. هەندێک لە سەرچاوە مێژوویە ئیسلامیەکان جیاوازیان لەگەڵ ئەوەی قورئاندا هەیە سەبارەت بە حەزرەتی ئیبراهیم. لەبەرەوە گرنگە پەنا بۆ هەموو ئەم بەڵگەنامانە بەرین. مێژوونووسە جیهانیەکان قسەی جیاوازیان لەسەر ئەم بابەت هەیە. ئەوەش لەبەرەوەی کە زانستی مێژوو کۆمەڵێک بنەمای هەیە بۆ قسەکردن لەسەر هەر کەسایەتێکی مێژووی. بەڵام لە دەرەوەی ئەو بۆچوونانەدا کەسێک هەبووە لە مێژوودا بە ناوی حەزرەتی ئیبراهیم کە ئێمە دەمانەوێت لە ڕێگای ئەم بەرنامەیەوە زیاتر بیناسین. بۆ ناسینی حەزرەتی ئیبراهیم ئێمە دەبێ سەرەتا بزانین بە پێی سەرچاوە ئاینیەکان ئەو کێ بووە و ڕۆڵی لە ئایندا چی بووە. کۆنتین پەرتووکیش کە ئاماژەی بە وردەکاری ژیانی حەزرەتی ئیبراهیم داوێت پەرتووکی تەوراتە. ئەمڕۆ بۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە سەردەمی نووسینی تەورات و بۆچوونی نەرێتی دەڵێت کە لە نزیکی 4000 ساڵ بۆ 3500 ساڵ لەمەوبەر نووسراوە. بەڵام بەگشتی سەرچاوەکان زیاتر لەسەر ئەوە کۆکن کە نزیکی 2900 بۆ 2600 ساڵ لەمەوبەر نووسرا بێت و ئەوەی دووهەمیان دروسترا. لە هەردوو حاڵەتەکەدا ئەوە دەگەێنێت کە ڕووداوەکان لە سەردەمی خۆیدا نەنووسراون و بەشێکیان دەماودەم گێڕاوەتەوە و دواتر تۆمارکراون. ئەمە وای کردووە لە دەرەوەی تەوراتیشدا هەندێک بۆچوونی جیاواز لەناو سەرچاوە جوویی و کریستیانی و دواتریش ئیسلامیدا لەسەر ئەو بابەتە هەبن. بەپێی تەورات چیرۆکەکان سەرەتا لە نوحۆ دەست پێ دەکەن و دواتر بەرەبەرە دێتە خوارەوە تا دەگاتە ناحور کە باپیری حەزرەتی ئیبراهیمە و تارەح باوکێتی. بەپێی تەورات باپیری حەزرەتی ئیبراهیم ناوی ناحورە و باوکی ناوی تارەحە. حەزرەتی ئیبراهیم دوو برای هەیە بە ناوەکانی هەران و ناحور. واتە برا و باپیری هەمان ناوی ناحوریان هەبووە. حەزرەتی ئیبراهیم پێغەمبەرێکی سەرەکیە بۆ ئاینەکانی ئیسلام
کریستیان و جوو. ئەمە وای کردووە 69 جار لە قورئان و نزیکەی 300 جار لە تەوراتیشدا ناوی بهێنرێت. بەپێی تەورات ئەو سەرەتا ناوی حەزرەتی ئیبراهیم نەبووە، بەڵکو ناوی ئەبرام بووە و دواتر خوددا ناوی دەگۆڕێت بۆ ئیبراهیم. کورد بەگشتی لە سەردەمی نوێدا بە حەزرەتی ئیبراهیم ناوی هێناوە و لەم چەند ساڵانەدا لە ژێر کاریگەری زمانی عەرەبیدا زیاتر دەگوترێت حەزرەتی ئیبراهیم. لە ڕابردوودا ناوەکە لە ناو کورددا بە تەواوی جیاواز گۆکراوە. بەپێی سەرچاوە کریستیانەکانی کوردستان ناوی بە ئۆراهە تۆمار کراوە. بۆ نمونە کڵێسای ئیبراهیمی مادی کە کەسایەتیەکی کریستیانی کورد لە پێش ئیسلامدا دایناوە بە کڵێسای ئۆراهە ناو دەبرێت. دیارە کورد بەگشتی لە ڕابردوودا بە ناوێکی هاوشێوەی ئۆراهە ناوی ئەم پێغەمەرەی هێناوە. ئەمانەی هەتاکو ئێستا باسکران زانیاری گشتی بوون لەسەر ئەو پێغەمبەرە. ئێستاکە بابزانین بەپێی سەرچاوە مێژوویە دیێرینەکان بنەماڵەکە لەکوێ ژیان و دواتر چۆن چوون بەرەو ئیسرائیل. باوکی حەزرەتی ئیبراهیم لە قورئاندا بە ئازەر ناوی هاتووە و سەرچاوە ئاینیە کریستیانەکان دەڵێن لە شاری ئور لەدایک بووە. بەڵام سەرچاوە ئیسلامیەکان ئاماژە بە شاری کوثەڕەبا دەکەن کە شارۆچکەیەکە لە نزیک شاری بابل یاخود حەلە لە باشووری ڕۆژهەڵاتی عێراقی ئەمڕۆدا. ئەو باوکی پەیکەری بدەکانی دروست کردووە و بۆ چوونی تریش لەسەر ئەوە هەیە و حەزرەتی ئیبراهیم نزیکی 4000 ساڵ لەمەوبەر لەدایک بووە. ئەو لە شاری ئور یاخود کوثادا گەورە بووە و بەپێی سەرچاوەکان هەر لە منداڵیەوە کەوتۆتە پرسیار لە بتەکان کە بۆ هەروەستاون و هیچ دەسەڵاتێکیان نییە. ئەو وردەوردە بیر و بڕوای یەکتاپەرستی دەکەوێتە سەریەوە. لە ڕۆژی جەژنێکی ئاینیدا کە هەموو خەڵک دەچنە دەرەوە پەیکەری هەموو بتەکان دەشێنێت و دواتر ئەو تەورەی کە بتەکانی پێدەشێنێت دەیداتە دەستی بتە گەورەکە کە ماوەتەوە و ئەو هیچ دەستکاریشی نەکردووە. کە باوکی و خەڵک دەگەڕێنەوە یەکسەر پرسیار لە حەزرەتی ئیبراهیم دەکەن کە بۆ بتەکانی شکاندووە. ئەویش دەڵێ کە بتە گەورەکە ئەوەی کردووە و نابینن کە تەورەکەی لە دەستدایە. بە زمانی گاڵتە پێکردنەوە دەڵێت دیارە شەڕیان لەسەر قوربانیەکان کردووە و گەورەکە ئەوانەی تری شکاندووە. پرسیاریان لێ بکەن بزانن چی ڕوویداوە. خەڵکەکە دەڵێن بەڵام تۆ دەزانیت کە ئەوان نەدەجوڵێن نەقسە دەکەن. ئەویش لەوێدا وەڵامیان دەداتەوە و دەڵێت کەواتە بۆ ئەمانە دەپەرسن کە نەدەتوانن سوودێکیان زیانێکیان هەبێت، ناتوانن قسە بکەن و ببین و کردارێک بکەن. بۆ شتێک دەپەرستن کە بە دەستی خۆتان دروستی دەکەن. ئەم هەڵوێستە بەرامبەر بە کۆمەڵگە و پیاوە ئاینەکانی ئەو سەردەما ژیانی حەزرەتی ئیبراهیم دەخاتە ژێر مەترسیەوە. دواتر بڕیار دەدەن کە بیخەنە ناو ئاگرێکی گەورە و پاشا ئەو کات نەمرود بووە. بەڵام بەپێی سەرچاوە ئاینەکان خوددا ئاگرەکە سار دەکاتەوە و بێ هیچ زیانێک لە ئاگرەکە دێتە دەرەوە. ئەم ڕووداوە دەبێتە هۆی کۆچکردنیان لە شاری ئورەوە بە ئامانجی وڵاتی کەنعان. بەڵام پێش ئەوەی کە بچن بۆ کەنعان ئەوان لە باکووری کوردستان لە نزیک شاری ئورفا دەمێننەوە. لەو گەشتەدا هەموو خێزانەکە بەیەکەوە ڕوودەکەنە شاری حەران لە نزیک ئورفا یاخود ڕۆها لە باکووری کوردستان. لەوێ باوکی کۆچی دوایی دەکات و دواتر بەپێی سەرچاوە ئاینەکان خوددا فەرمانی پێدەکات کە ڕوو بکاتە وڵاتی کەنعان و لەوێ بژی. دواتر ئەو ڕوودەکاتە ئەوێ. یەکێک لە بابەتە گرنگەکان کە ئاماژەی پێدەکرێت ئەوەیە کە خوددا فەرمانی پێدەکات کە کوڕەکەی بکاتە قوربانی. دواتر لە بریەوە خوددا مەڕێک دەنێرێت لە بری کە بکرێتە قوربانی و ئەم چیرۆکە بووە بە سەرچاوی جەژنی قوربان کە لەم ڕۆژانەدا. هەموو ساڵێک موسڵمانان لە ڕێگەی جەژنی قوربانەوە یادی ئەم بۆنە گرنگە دەکەنەوە. چیرۆکی قوربانیەکە بۆ هەردوو ئاینەکانی جوو کریستیانەکانیش گرنگە، بەڵام لای ئەوان نەبووەتە جەژن. هەتاوەکو ئێستا ئەمانەی کە جێڕامانەوە زیاتر پوختەی بابەتە گرنگەکان بوون لە پەیوەست بە حەزرەتی ئیبراهیمدا. جا پێشەوەی بچینە قوڵایی زیاتری بابەتەکانەوە
بابزانین شتێک هەبووە لە مێژوودا بە ناوی ئاینی ئیبراهیمیەوە یامە دروستکراوی سیاسیەکانە و لەم چەند ساڵانەدا هێنایانەتەکایەوە. لەم ماوەیەدا بابەتێک بە ناوی ئاینی ئیبراهیمی ئاماژەی پێدەکرێت. ئەم بابەتە دوو لایەنی هەیە، لایەنی ئاینی و لایەنی سیاسی. هەرچەندە کە هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم ناوهێنانە نوێیی لەم چەند ساڵانی دواییدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاماژەی پێدەکرێت، ناوهێنانێکی سیاسی نوێیە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئاینی ئیبراهیمی دەستەواژەیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یا دێرینە؟ بۆ وەڵامدانەوە پێویستمان بە سەرچاوە هەیە و خۆشبەختانەش سەرچاوە لەسەر بابەتەکە زۆرن. لە ڕاستیدا ناوی ئاینی ئیبراهیمی لە پێش ئیسلام و لە سەرەتای ئیسلامیشدا وەک خۆی ئاماژەی پێکراوە. بەڵام با بە سەرەتا سەیری پێش ئاینی ئیسلام بکەین. یەکێک لە یەکتاپەرستەکانی ناو عەرەب لە پێش ئیسلامدا کە دژی پەرستنی بتەکان بوو و خۆی بە یەکتاپەرست داناوە، زەیدی کوڕی عەمرۆ بووە. ئەم کەسە شاعیرێکی بەناوبانگی ناو عەرەب بوو و چەندین شعری لەسەر ئەو بابەتە هەیە و سەرچاو ئیسلامیەکان ئاماژەیان پێکردووە. ئەو بتەکانی عەرەب وەک لات و عوزە و ئەوانی تری ڕەت کردوتەوە. بۆ نمونە بەپێی سەرچاوە ئیسلامیەکان زەیدی کوڕی عەمرۆ لە پێش ئیسلامدا گوتوێتی: اللهم إني أشهد إني على دين إبراهيم، واتە خودایە من شایەتمان دەهێنم کە لەسەر ئاینی ئیبراهیم. لێرەدا بەڕوونی دەردەکەوێت کە لە پێش ئیسلامیشدا لە ناو هەندێک لە عەرەبدا خودای تاک و تەنیا پەرستراوە و ئەوان یەک تاپەرستیان بە ئاینی ئیبراهیمی ناوهێناوە. لە ڕاستیدا لە دوای ئیسلامیش ئەو دەستەواژەیە بەکار هاتووە هەر بۆ ئاماژە بە ئاینی ئیسلام. لە قورئاندا چەندین جار ئاماژە بەوە کراوە بە شێوەی ملەتە ئیبراهیم کە بەپێی هەموو تەفسیرەکان هەرمانای ئاینی ئیبراهیم دەدا. ناوی ئاینی ئیبراهیمی بەهۆی ئەوەیە کە ئەم سێ ئاینە هەرسێکیان زۆر لە یەکتری نزیکن و حەزرەتی ئیبراهیم کۆنترین یەکتاپەرست و کەسایەتی گرنگی هەرسێ ئاینەکەی. لە ڕاستیدا لە ئیسلام خۆشیدا ئاماژە بەو نزیکیە کراوە. بۆ نمونە لە حەدیثێکدا لە زمانی پێغەمبەرەوە دەڵێت: إن أولى الناس بابن مريم الأنبياء أخوة لعلات وأمهاتهم شتى ودينهم واحد. واتە من نزیکترین کەسم لە کوڕی مریەم، واتە عیسا، پێغەمبەران برای باوچین، دایکیان جیاوازن بەڵام دینیان یەکە. چەندین ئاەت هیچ گومانێک نایڵنەوە کە ئاینی ئیسلام وەک ئاینی حەزرەتی ئیبراهیم دانراوە و ئەو حەدیسەش دووپاتی نزیکی ئەم سێ ئاینە دەکاتەوە. لە ڕاستیدا ئەوەی ئەم سێ ئاینە جودا دەکاتەوە زیاتر زمان و کلتورە، دەنابناغی ئەم سێ ئاینە یەکن و لە بنەچەدا زۆر لە یەکترەوە نزیکن. توێژەرە ئەوروپیەکانیش ئاینەکانیان بە پێی نزیکی لە یەکتر کردووە بە گروپی جیاوازەوە. بۆ نمونە ئەوان ئاینی بودی، هندۆس، جاپتی و سیخیان ناوناوە ئاینە دارمیکیەکان. هەروەها ئاینەکانی وەک تاوی، کۆنفۆشیۆسی و شینتۆیی بە ئاینەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا دەناسێنن. بەو جۆرە زیاتر لە 150 ساڵیشە تۆماری ئاینی ئیبراهیمی لە ناوکایی ئەکادمی لە ئەوروپاشدا هەیە. ئەوەش لە ئەنجامی دەرەکردن بەنزیکی ئاینەکانی ئیسلام، کریستیان و جوو لە یەکترەوە کە هەمووشیان بناغەکەیان دەگەڕێتەوە بۆ حەزرەتی ئیبراهیم. بۆ نمونە ئەم پەرتوکە لە ساڵی 1870دا دەرچووە ئاماژە بە ئاینی ئیبراهیمی دەکات و بە سەدان و هەزاران پەرتوک هەن کە لە دوای ئەو ساڵەوە ئاماژە بە ئاینی ئیبراهیمی دەکەن لە ئەوروپادا. وەک ڕوون بووە ئاینی ئیبراهیمی شتێکی نوێ نییە و لە پێش ئیسلام و لە سەردەمی ئیسلامیشدا ئاماژەی پێکراوە. هەروەها بۆ نزیکی 150 ساڵێکە لە کایی ئەکادمیدا ئاماژە بە ئاینی ئیبراهیمی دەکرێت. بەڵام لە ساڵی 2020ەوە و زیاتر لەلایەن سیاسیەکانەوە لە جیهانی ئیسلامیدا ئاماژە بەم بابەتە زیاتر دەکرێت. شان بەشانی ئەوەش باز لە ڕێکەوتنی ئیبراهیمی دەکرێت. جا بابزانین ئەمانە بۆ باز دەکرێن و بنەچەکەیان چییە؟ وەک بینیمان
ئاینی ئیبراهیمی لە پێش ئیسلام و لە دوای ئیسلامیش و لە قورئانیشە ئاماژەی پێکراوە. بەڵام لەم چەند ساڵانەدا بەهۆی گۆڕانکاری لە هەلومەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وڵاتە عەرەبیەکان بەگشتی چیتر دژایەتی کردنی ئیسرائیل لە بەرژەوەندیان نییە. لەبەرەوە پرۆژەی ڕێکەوتنی برایمی سیاسیان لەگەڵ ئیسرائیل هێناوەتە کایەوە کە هەوڵێکە بۆ بەرەنگاربوونەوەی فراوانخوازی دەوڵەتی ئێران. لە سایر ڕێکەوتنامەی برایمیدا ئیمارات و بەحرەین و سوودان و مەغریب پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی کردوتەوە و ڕۆژ بە ڕۆژ وڵاتی تری بۆ زیاد دەکرێت. جا بۆ ئەوەی کە مانایەکی ئاینی و مێژووی بەم ڕێکەوتنە سیاسیە بدرێت، ئەوان گەڕانەوە بۆ خاڵی هاوبەش نەک جیاوازی. خاڵی هاوبەشیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ سێ ئاینەکە حەزرەتی ئیبراهیمە. وەک بەشێکیش لەم هەوڵانە لە وڵاتی ئیمارات ماڵی خێزانە برایمیەکان کرایەوە کە لە هەمان شوێندا مزگەوت و کلەسا و کنێشتە کرایەوە. ئەوەش بۆ ئەوەی کە بڵێن ئێمە ئاینەکانمان جیاوازە، بەڵام هاوبەشیمان هەیە و هاوبەشیە بناغەیەکە حەزرەتی ئیبراهیمە. واتە لە بنەچەدا بابەتی ئاینی ئیبراهیمی بابەتێکی دێرینە و لە قورئان و وێژەی ئیسلامیدا چەندین جار ئاماژەی پێکراوە. هەروەها لە ئەوروپاش لە کایی ئەکادمیدا بە هەمان شێوەیە. بەڵام لە دوای ساڵی 2020ەوە هەوڵێکی سیاسی هەیە کە دەوێت سوود لە بابەتێکی مێژووی ئاینی وەربگرێت بۆ خزمەتی ڕێکەوتنێکی سیاسی. ئێمە ئاماژەمان بە بابەتی هەمەجۆر کرد سەبارەت بە حەزرەتی ئیبراهیم و بە تایبەتیش ئاماژەمان بە ئاینی ئیبراهیمی و ڕووە سیاسی و مێژوویەکەی کرد. بەڵام لە بنەچەدا ئێمە بۆ بابەتێکی سەرەکی تر هاتبووین، پەیوەندی حەزرەتی ئیبراهیم بە کورد و کوردستانەوە. جا با بزانین ئەم قسە دەما و دەمەی باو باپیرانمان چ بنەچێشی مێژووی هەیە. با سەرەتا لە ناوی باوکی حەزرەتی ئیبراهیمەوە دەست پێ بکەین. لا تەوراتدا ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم بە تارێح نووسراوە، بەڵام لە قورئاندا ناوەکە بووە بە ئازەر. سەرڕای ئەوە لە زۆر سەرچاوی مێژووی ئیسلامیشدا تارێح نووسراوە لە بری ئازەر. لە سەردەمی دێریندا ئەم بابەتە نەبوو بە مای مشتومبەر، بەڵام لە سەردەمی نوێدا ئەم جیاوازیە بووە بە مای قسەکردن لە نێوان کەسایەتیە ئاینەکاندا. هەندێک دەڵێن باوکی ناوی تارێح و مامی ناوی ئازەر بوو و هەندێک دەڵێن کە تارێح ناوە و ئازەر نازناوە و چەندین بۆچووری تر دەدرێت. بەگشتی جیاوازی ئەو دوو ناوە بووە بە مای مشتومەر بێ ئەوەی کە بگەنە ئەنجامێک. لە ڕاستیدا لێکدانەوەی ئەو ناوە پێویستی بە تێگەیشتن لە زمانە دێرینەکان و مێژووە، واتە لە ڕێگەی ئەو دوو بوارەوە دەتوانرێت وەڵامی ئەو جیاوازیە بدرێتەوە. حەزرەتی ئیبراهیم زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر ژیا و دەبێ بگەڕینەوە بۆ سەردەمی ئەو شوێنانەی کە دەیدا ژیاون بە زۆری هوریەکان بوون. لە زمانی هوریدا تاری مانای ئاگر دەدات. تەوراتیش بەهۆی ئەوەی کە لە بنەچەدا بە زمانی عبری بووە تەنها پیتی حی بۆ ناوە هوریەکە زیاد کردووە. بەڵگەش بۆ ئەوەیە کە دواتر لە سەردەمی نووسینی قورئاندا کاریگەری زمانی پەهلەوی هەبووە و تاری هوری بە زمانی فارسی و پەهلەویش بۆ بە ئادور، بەڵام لە بە عەرەبیکردنی ناوەکەدا کراوە بە ئازەر. بەو جۆرە ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم هەر مانای ئاگر دەدات و هەمان ناوە، بەڵام تەورات نزیکی 2600 ساڵێک لەمەوبەر نووسراوە و قورئان 1200 ساڵ دوای ئەوە نووسراوە. لەبەرەوە تۆمارکردنی ناوەکەی بە پێی سەردەمەکە گۆڕاوە، دەنا هەر هەمان ناون. دواتر وشە هوریەکە لە زمانی مادیدا بووە بە ئاتەر و لە کوردی نوێژدا هەر هاوشێوەی زمانی مادیە بە شێوەی ئاتەر. ئەو گۆڕانە لە ناوی ئازربایجانیشدا دەردەکەوێت. لە پێش ئیسلامدا ناوی ئازربایجان تۆماری هەیە و بە ناوی پادشایەکی کوردی مادەوە تۆمار کراوە بە شێوەی ئاتەرپاسیان کە ماناکەی بە کوردی و مادی دەبێتە وڵاتی ئاگر پارێز. لەژێر کاریگەری فارسیدا ناوەکەی گۆڕاوە بۆ ئازربایجان. دەبێنرێت لەو ناوەشدا کە لە دوو سەردەمی جیاوازدان ئاتەری کوردی و میدی ناوەڕەسەنەکە بەهۆی کاریگەری فارسی و پەهلەویەوە گۆڕاوە و بووە بە ئازەر و دواتر ئازربایجان. ئەمانە کاریگەری زمانی کوردی دێرین لە سەردەمی دێریندا دووپات دەکەنەوە. هەروەها دەری دەخەن کە لە ڕێگای زمانی کوردی و باو باپیرە ماد و هوریەکانیەوە
لە بابەتی جیاوازی ناوی باوکی ئەم پێغەمبەرە دەگەین. هەتاوەکو تۆمارکردنی ئەم بەرنامەیە لە هیچ شوێنێک لە جیهانە هۆکاری زانستی نەخراوەتە ڕوو کە بۆ ناوی باوکی پێغەمبەر حەزرەتی ئیبراهیم لە قورئان و تەوراتدا جیاوازە و بابەتەکە تا ڕادێک بە لێڵی هێراوەتەوە و هێشتا هەر مشت و مڕی لەسرە. بەڵام بەڵگە زمانەوانی و مێژوویەکان هیچ گومانێک نایهێڵنەوە کە لە تەوراتدا ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم ناوێکی هوریە و وەک کوردی دێرین دەردەکەوێت. دواتر لە قورئاندا بە شێوە فارسیەکەی تۆمار کراوە. بەڵام خۆ بە تەنها ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم ناتوانێت ئەو پەیوەندیە لەگەڵ کورد و کوردستاندا دروستکات. دەبێت پەیوەندی تر و بەڵگەی تریش هەبێت. یەکێک لەو بابەتانی ترکە لە سەرچاوە مێژوویە ئیسلامیەکاندا ئاماژەی پێدەکرێت خستنی حەزرەتی ئیبراهیمە بۆ ناو ئاگر. با سەرەتا لە پاشاکەوە دەست پێ بکەین. هەندێک لە سەرچاوە ئاینە ئیسلامیەکان ئاماژە بەوە دەکەن کە پاشای ئەو سەردەمە نەمرود بوو. بەڵام چەند سەرچاوەیەکی مێژووی ئیسلامی دەڵێت نەمرود هەرز و حاکە. جگەلەوە چەندین سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە کوردێک بڕیاری داوە حەزرەتی ئیبراهیم بخرێتە ئاگرەکەوە و تەنانەت هەندێک سەرچاوە ناویشی دەهێنن بە هەیزن. لە هەموو سەرچاوە دێرینەکاندا گەڕام ناوی هەیزن و ماناکەی نەدۆزرایەوە. بەڵام بە پێی سەرچاوە ئیسلامیە مێژوویەکان ئەو کەسە کوردێک بووە بە ناوی هەیزن. دیارە دانانی ڕۆڵێکی خراپ بۆ کورد بەشێک بووە لە دژایەتی کورد لە هەندێک سەرچاوەکاندا. بەڵام ڕاستیەکی ڕوونیش دەسەلمێنێت کە ئەگەر حەزرەتی ئیبراهیم لە ناونەتەوەی خۆی دابوو بێت کەواتە ئەو کەسەی کە خستوێتی ئاگرەکەوە ئەگەر بە کورد ناوهێنرابێت واتە هاونەتەوەی حەزرەتی ئیبراهیم بوو. هەروەها بەپێی ئەم بۆچوونەی سەرچاوە مێژوویەکان بێت کە ئامانجی ئەوە بۆ ڕۆڵێکی خراپ لە مێژوودا بداتە کورد ئەوەش دەسەلمێنرێت کە نەتەوەی کورد لە کۆنترین چیرۆکدا ناوی هاتووە. لەو چیرۆکە دێرینەدا نەفەرس و نەعەرەب ناویان نهاتووە. وەک سەرنجرا هەندێک لە سەرچاوە ئیسلامیەکان دەڵێن ئەو کەسەی کە حەزرەتی ئیبراهیمی خستە ناو ئاگرەکەوە کوردێ بووە بە ناوی هەیزن. جگەلەوە ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم تاری یاخود تارێککە لە تەوراتدا تۆمار کراوە لە ڕێگای زمانی کوردی بە شێوە دێرینەکەی ڕوون دەبێتەوە. بەڵام بابەتێکی تر هەیە. ئەویش شاری هەڕان لە نزیک ڕۆها یاخود ئورفا لە باکووری کوردستانە. هەندێک سەرچاوە دەڵێن بنەماڵەکە بۆ ماوەیەک لەو شارە ژیاون و هەندێکی تر دەڵێن لەو شارە خۆیدا حەزرەتی ئیبراهیم لەدایک بوو. بەپێی تەورات بنەماڵەکە خەڵکی شاری ئووری خوارووی عێراقی ئەمڕۆ بوون. لەوێ لە نزیک شاری حلە شوێنێک هەیە کە ئەمڕۆ بە قەزای کووسە ناسراوە و سەرچاوە ئیسلامیەکان ئاماژیان پێکردووە و لە ڕابردوودا بە کووثاڕەبا ئاماژەی پێکراوە و ناوی شوێنەکە لە چیرۆکە دێرینەکانی سۆمەریشدا بەسراوەتەوە بە چیرۆکی لافاوەکەوە. بەپێی هەندێک لە سەرچاوەکان هەر ئەوێ شوێنی لەدایکبوونی حەزرەتی ئیبراهیم بووە. واتە شوێنەکە ئەمڕۆ دەکەوێتە نزیک شاری حلە لە باشکووری شاری بەغدا. ئەو شوێنە لە بنەچەدا شارێکی سۆمەری بووە. بەڵام لە سەردەمی نووسینی تەوراتدا کلدانێ سامیەکان باڵا دەست بوون. لەبەرەوە جوەکان بە ئووری کلدانی ناویانێنا. دەنا هیچ سەرچاوێکی مێژووی پشتگیری لەوە ناکات کە شاری ئوور شارێکی بنەچە کلدانی بوو بێت. ئەوەی مای سەرنجە خەڵکی ناوچەی ڕەها یاخود ئورفە بە کریسیان و موسڵمان و جوەکانیەوە پێیان وایە کە شوێنی لەدایکبوونی هەر نزیک شاری ڕووها یاخود ئورفە لە باکووری کوردستان. ئەمڕۆ ئەشکەوتێک لە نزیک شارەکە هەیە کە بە شوێنی لەدایکبوونی ئەو دادەنرێت هەروەک لەم فیلمەدا دەبینرێت. حوزێکی گەورەی ئاویش هەیە کە خەڵک بڕوایان وایە حەزرەتی ئیبراهیم لەوێ خراوەتە ئاگرەکەوە و دواتر خوداوەند کردوێتی بە ئاو. ئەمڕۆ حوزی حەزرەتی ئیبراهیم ماسیەکی زۆری تێدایە و خەڵکی ناوچەکە دەڵێن نابێت ماسیەکانی ڕاوکرێت و هەرکەس بیان خوات تووشی بەڵایەک دەبێت. هەروەها قەڵای ڕۆها یاخود ئورفەش هەر لە شارەکە هەیە کە ئەویش دیسان بەسراوەتەوە بە چیرۆکی نەمرود و حەزرەتی ئیبراهیمەوە. خەڵک پیان وایە کە لە ڕێگای ئەو دوو پایەوە حەزرەتی ئیبراهیم هەڵدراوەتە ئاگرەکە.
بەڵام مێژوونووسان دەڵێن ئەو دووپایە لە سەردەمی ڕۆمەکاندا دروستکراوە، واتە چیرۆکی هەمەجۆر و دەماودەم لەسەر بابەتەکە لە ناو خەڵکدا لە شارەکەدا هەیە. بەو جۆرە ئەمڕۆ دوو بۆچوون سەبارەت بە شوێنی لەدایکبوونی حەزرەتی ئیبراهیم هەیە لە خواروی عێراق نزیک بابل و ئور یان لە نزیک ئورفە لە حەڕان. زۆربەی سەرچاوەکان کووتا بە دروستدا دەنێن. سەرڕای ئەوە تەورات چەندین جار ئەوە دووپات دەکاتەوە کە حەزرەتی ئیبراهیم خۆی بە خەڵکی حەڕان داناوە و ئەوەی بە وڵاتی خۆی داناوە. زۆر بەڵگە هەیە لە تەوراتدا کە پشتگیری لەو بۆچوونە دەکەن. بۆ نمونە کاتێک کە حەزرەتی ئیبراهیم دەیەوێت کچێک بۆ ئیسحاقی کوڕی بهێنێت، پەنا دەبات بۆ ناو کەسوکاری لە حەڕانی نزیک شاری ئورفە لە باکووری کوردستان. تەورات سەبارەت بەمە لە زمانی حەزرەتی ئیبراهیمەوە دەڵێت. حەزرەتی ئیبراهیم بە خزمەکارەکەی گوت: دەمەوێت بە یەزدانی پەروەردگاری ئاسمان و زەوی سوێن بخۆیت کە ژنێک بۆ کوڕەکەم هەڵ نابژێریت لەر ئافرەتە کەنعانیەکان کە من لە ناویاندا دەژیم، بەڵکو دەبێت بشیتە زێدی خۆم بۆ لای خزمەکانم و ژنێک بۆ کوڕەکەم ئیسحاق بدۆزیتەوە. واتە ئەو حەڕانی بە زێدی خۆی داناوە و کەسوکاری خەڵکی ئەوێ بوون. بۆ جۆرە حەڕانی نزیک ئورفە بەشێکی گرنگ بووە لە چیرۆکەکان لە پەیوەست بە حەزرەتی ئیبراهیمدا. جگەلەوە هەندێک پێیان وایە ئەو شاری ئورە کە باز دەکرێت ئەوەی خوارەوە نییە و شارێکی تر لە نزیک حەڕان هەبووە بە ناوی ئورەوە و هەندێک سەرچاوی دێرینی وەک دەقەکانی ئیلبای نزیک حەلەبی ئەمڕۆ ئاماژەی پێکردووە. بەو جۆرە هێشتا هەر هەندێک مشتومەڕ لەسەر بابەتەکە هەیە. کەواتە دوو شوێنی سەرەکی بەسراونەتەوە بە حەزرەتی ئیبراهیمەوە. یەکێکیان شارۆچکەی کووتەیە لە نزیک حەلەی ئەمڕۆ لە باشووری عێراق و ئەوی تریشیان شاری حەڕان لە نزیک ڕۆها یاخود ئورفەی باکووری کوردستانە. بەڵام ئەم دوو شوێنە بزانین چۆن دەبەسرێنەوە باکووردەوە. لە ڕاستیدا پەرتووکی پیرۆزی جوەکان بە ناوی تەلمود کە تەمەنی زیاتر لە 1500 ساڵە ئاماژە بەوە دەکات کە حەزرەتی ئیبراهیم 10 ساڵ لەلایەن نەمرودەوە زیندانی کراوە، 3 ساڵ لە کووتا و 7 ساڵ لە قاردوو. ئەوەی مای سەرنجە قاردوو کە لە هەندێک سەرچاوی جوودا بە کاردی ئاماژەی پێکراوە و لە دەقی سۆمەریدا بە کاردا ناوی هاتووە، یۆنانیەکان بە کوردیان ناویان هێناوە و نایچەی جەزیرە و بۆتانە و وڵاتی کوردانە. واتە دیسان حەزرەتی ئیبراهیم بە وڵاتی کوردەوە بەسراوەتەوە. جگەلەوە ئەو کووفەیەی کە بە تەلیبراهیمیش ناسراوە لە نزیک حلەیە نزیکی 2800 ساڵ لەمەوبەر هەندێک لە خەڵکەکەی ڕاگوێزی ئیسرائیل کراوە. دوای 700 ساڵ لە ڕاگوێزانیان بۆ ئیسرائیل لە تۆماری جوەکاندا خەڵکەکەی خۆیان بە ماد لە قەڵەم داوە. واتە کووفیەکانی خەڵکی شوێنی لەدایکبوونی حەزرەتی ئیبراهیم لە نزیک حلە دواتر خۆیان بە مادی داناوە. بەڵام ئەوەی کە پشتگیری لە هەموو ئەمانە دەکات مێژوونوسێکی ڕۆمیە بە ناوی سۆفیلکات. ئەو لە سەدەی شەشەمی زاینیدا ژیاوە واتە نزیکی 1500 ساڵ لەمەوبەر. ئەم مێژوونوسە ئاماژە بە ڕاگوێزانی جوەکان دەکات لە سەدەی یەکەمی زاینیدا. ئەو دەڵێت دوای شەڕی ڕۆم و جوەکان لە سەدەی یەکەمی زاینیدا جوەکان کۆچیان کردووە لە ئیسرائیلەوە بۆ لای مادەکان و گەڕانەوە بۆ لانکەی بناغەی خۆیان کە باوکە گەورەیان حەزرەتی ئیبراهیمی لێوە هاتووە. ئەم بۆچوونە لە پێش ئیسلامدا دراوە، واتە لە پێش ئیسلامدا لە ناو ڕۆم و جوەکانیشدا ئەو قسەیەکراوە کە حەزرەتی ئیبراهیم خەڵکی وڵاتی ماد بووە و چەندین سەرچاوی دواتریش دەڵێت کە کورد هەرمادە و تەنانەت شاری ئورفا یاخود ڕۆها لەلایەن مێژوونوسە خاچیەکانەوە لە سەردەمی سەلاحەدیندا بە شاری مادی ناوی هاتووە. دیارە دیرکردن لە دوو شاری کوردی دەشێت چیرۆکی دەماودەم بێت، بەڵام ئەم هەموو ڕووداوە کە بەسترێنەوە بە کورد و مادەوە و هەر لە خۆیان نییە و هەموو ئەم ڕووداوانە تەواوکەری یەکترین. ئەمانە چیرۆکی سەرخاکی کوردستان و پەیوەستکراون بەوێ و ناوی خەڵکەکەشی کە دەمێک بە کوردی یان قاردوو یان ماد هاتووە هەر ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە کە حەزرەتی ئیبراهیم خەڵکی کوردستان بوو و هاوخێنی خەڵکەکەی بووە. لەم بەرنامەیەدا ئەوە ڕوون بووە کە ناوی باوکی حەزرەتی ئیبراهیم تاری یاخود تاریح کە لە تەوراتدا تۆمارکراوە لە ڕێگای زمانی کوردی و مادی و هوریەوە ڕوون دەبێتەوە. هەروها سێ شوێن بەم پێغەمبەرەوە بەسراوەتەوە. یەکێکیان کووتە، ئەوی تریان قاردوو، هەروها حەڕان لە نزیک ئورفە لە باکووری کوردستانن.
ئەم شوێنانە هەمویان بەسراونەتەوە بە ماد یاخود کوردەوە و دواتریش لە سەرچاوە ڕۆمیەکاندا ئەو ڕاستیە دووپات دەبێتەوە. ئێستاکە کاتیوە هاتووە کە لە بابەتی قوربانی بگەین لە پەیوەست بە حەزرەتی ئیبراهیمدا. هەردوو قورئان و تەورات ئەم چیرۆکە دەجێڕنەوە، بەڵام بە هەندێک جیاوازیەوە. ئەگەر نەچینە وردەکاریەکانیەوە بەپێی سەرچاوە ئاینەکان بەگشتی حەزرەت ئیبراهیم خەو دەبینێت و خوددا فەرمانی پێدەکات کە کوڕەکەی بکاتە قوربانی. بەپێی قورئان کوڕەکە ناوی نەهاتووە، بەڵام لە نەرێتی ئیسلامیدا کوڕەکە ئیسماعیلە. لە کاتێکدا بەپێی تەورات کوڕەکە ئیسحاقە و خوداوەند دەڵێت تاقە کوڕە خۆشەویستەکەت دەبێت بکەیتە قوربانی بۆ خوددا. ئەویش بێ سێود و بە قسەی خوددا دەکات و دەچێت هەموو شتێک حازر بکات بۆ ئەو مەبەستە. بەڵام خوددا لەو هەوڵەی ڕای دەگرێت و لەبری ئەوە مەڕێکی بۆ دەنێت کە بیکات بە قوربانی. لە کاتێکدا لە قورئاندا زیاتر مانای بابەتەکە بایەخی پێدراوە، لە تەوراتدا ئاماژە بەوە دەکرێت کە حەزرەت ئیبراهیم دار ئامادە دەکات بۆ سووتانی قوربانیەکەی. ئەوەش بەشێک بووە لە نەرێتی قوربانی بۆ خوداوەند لە سەردەمی دێریندا. لە مێسۆپۆتامیا و لە ناو کەنعانیەکانیشدا هەندێک جار بۆ پابەندی بە بیر و بڕوای ئاینیەوە منداڵ کراوە بە قوربانی بۆ خوداوەند. دوای سەربڕینیان دواتر خراونەتە ئاگرەوە وەک بەشێک لە ڕێوڕەسمی قوربانیەکە. واتە ئەو ڕووداوە پەیوەستە بە سەرەتای گۆڕانکاری لە قوربانیدا لە مرۆڤەوە بۆ ئاژەڵ. بۆ جۆرە ئەم ڕووداوە ڕووداوی قوربانیەکەی حەزرەتی ئیبراهیم ئاماژەیە بە سەردەمانێکی دێرین کە منداڵ کراوە بە قوربانی و حەزرەت ئیبراهیم سەرەتایەک بۆ ڕاگرتنی ئەو نەریتە کۆنە. ئەم ڕووداوە لە هەرسێ ئاینەکەدا زۆر گرنگە، بەڵام لە ئاینی ئیسلامدا کراوە بە جەژن و ساڵانە سەدان هەزار ئاژەڵ دەکرێنە قوربانی وەک بەشێک لە ڕێوڕەسمی جەژنەکە و گۆشتی قوربانیەکانیش بەسەر خەڵکدا دابەش دەکرێن. جەژنی قوربان کە لەم ڕۆژانەدا دەکرێت پەیوەستە بەو ڕووداوە مێژویەوە. بەو جۆرە هاوبەشی ئەم ڕووداوانەیە لە ناو سێ ئاینەکەدا کە وای کردووە لە پێش ئیسلامەوە دەستەواژەی ئاینی ئیبراهیمی بەکاربێنرێت. جگەلەوە کۆی ئەم بەرنامەیە ئەوەی ڕوون کردەوە کە هەموو چیرۆکە زۆر دێرینەکانی ناوچەکە بە شێوەیەک لە شێوەکان کورد کارکتەری سەرەکیەتیاندا. لە چیرۆکی حەزرەتی ئیبراهیمیشدا ئەو ڕاستیە بەڕوونی کەوتەڕوو. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا ئەوە دەرکەوت سەر ڕای جیاوازی ڕای مێژونوسان لەسەر حەزرەتی ئیبراهیم، بەڵام جیاوازی ناوی باوکی لە تەورات و قورئاندا لە ڕێگاری زمانی کوردی و باوانی زمانی کوردیەوە دەکەوێتە ڕوو. پەیوەندی حەزرەتی ئیبراهیم بە کوردەوە لە شوێنی ژیان و زیندانیکردن و چەندین بابەتی تردا دەکەوێتە ڕوو. سەرچاوە ڕۆمیەکان وڵاتی مادیان بە زێتی حەزرەتی ئیبراهیم ئاماژە پێکردووە. هەروەها بابەتی دەستەواژەی ئاینە ئیبراهیمیەکان بابەتێکی دێرینە و لە پێش ئیسلام و لە سەردەمی ئیسلامیشە تۆماری هەیە، بەڵام ئەوەی کە لەم چەند ساڵانەدا هاتۆتە گۆڕێ ئەوە هەوڵێکی سیاسیە دەیەوێت سوود لە بابەتێکی مێژووی ئاینی بگرێ بۆ مەبەستێکی سیاسی. هەروەها بۆمان دەرکەوت کە ئەو قسە دەماودەمەی باو باپیرانمان کە دەڵێن حەزرەتی ئیبراهیم کورد بووە بنەچێکی مێژووی هەیە و تا ڕادێکیش سەرچاوە ڕۆمیەکان نزیکی 1500 ساڵەم بەر ئاماژەیان پێکردو. زۆر جار دەگوترێت سۆران حەمەڕەش هەموو شتێک دەگەڕێنێتەوە بۆ کورد و دەیکاتە کوردی، بەڵام ڕاستێکی شتێکی ترە. لە ڕاستیدا هەچ کات توێژینەوە لەسەر چیرۆکە مێژوویە دێرینەکانی ئەم ناوچەیە بکەین بەشێکی سەرەکی ئەو چیرۆکانە کوردن. بەرنامەی خۆناسین لە هەر ئەڵلقێکدا دەیەوێت ئەم بابەتە گرنگانە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێتەوە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.